كعبی ئەحبار ڕەحمەتی ئەڵڵای لێبێ لە فەرمودەیەکە باسی عێراقەکە و باسی شام و میسریشمان بۆکە فەرمێ يوشك أن تعرك العراق عرك الأديم فەرمێ ئەوەندەی نەماوە عێراق وەکو پێستەی ئاژەڵ کە دا ئەماڵڕێ دواتر هەڵەواسرێ هەندێک چەوری پێوە ماوە ئەو چەوریەش زۆر بە ناڕەحەتی بە ئالەتێک لێ ئەکرێتەوە بۆی دوایی خۆشکرێت زۆر بە ناڕەحەتی ئەو پێستە زۆر عەزێتە درێت ئەو چەوری لێکرێتەوە ئەفەرمێ خەریکە عێراق ئاوا داماڵدرێ و ئاوا داماڵدرێ چەند وڵات تێبەر بووە استیخباراتی چەند وڵاتی تیایە هێزی چەند وڵاتی تیایە قاعیدەی عەسکەری چەند وڵاتی تیایە خۆتانەی بیرن ئەوە داماڵینەکەیەتی لەو خێروبێری کە تیایەتی میلەتەکەی سوود ئەبینێ لە نەوتەکەی لە داهاتەکەی سوود نابینێ کەمێک لە چەورایی نەمێنێتەوە کە بۆ پێستەوە ماوە ئەوەشی لێ سەنن لە کۆتاییە بۆیە ئەو حیسارەتەکەوێتە سەر کە ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم باسی باشانە فەرمێ ويوشك الشام أن تشتت شتى الشعرة فەرمێ ئەوەندەشی نەماوە وڵاتی شام چۆن قژ بژە بێ لەبەر یەک هەڵەوەشێ بڵاوە بێتەوە بۆ شێوەی لێنێن دەوڵەت هەیە بۆ نمونە دەوڵەتێکی وەکو سووریا هەندێک لە منەظەماتی استیخباراتی لێکۆڵینەوەیان لەسەر کردووە ئەڵێن لە ئایندەیە پێچێ خۆی بەتەنیا بێ بە 8 دەوڵەت دابێ دەوڵەتەکانی کەیان ببن بەچەند ئەبێ کۆی هەمویان ببێ بەچەند ئاوا هەڵەوەشێ لەبەر یەک باشانە فەرمێ ويوشك مصر ئەوەندەی نەماوە میسریش أن تفتت فت البعرة میسریش ئەوەندەی نەماوە لاواز ببێ یەکان گیر نەمێنێ هەڵبوەشێ وەکو چۆن تەرسی ئاژەڵ کە هەڵیەوەشێنی وردە بێ بە تۆ زۆڕا ببە ئەمانە هەمووی فەرمودەی ڕەسوڵ الله ئاثاری سەحابەن ئێمە ئەبێ ئاگادار بین و بزانین چۆن ڕوبەڕووی ئەم شەپۆلانە ببینەوە کە بەرەو ڕوومان دێ کە بەڕاستیە فەرمێ حینەها ئیذەن نەزەل الئەمر کعبە فەرمێ ئیتر لەو کاتەیە ئەمری ئەڵڵا دابەزێ بۆ زەوی کە ئیتر ئەبێ جارێکی تر بکەوێتەوە دەست ئیسلام و مسڵمانە ئەمانە هەمووی تێپەڕێ بەس پێش ئەوەی تێپەڕێ تۆ بە دەنگت بە ڕەنگت بە کردارت بە گفتارت لەگەڵ کێ بووی هەڵوێستە چی بوو چۆن هەستای چۆن دانیشتی و لە حەقیقەتی شاتەوە بێت چۆن هەڵتی چۆن دابنیشی